بەناوی خی بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنمەی باس و خواز بریتە لە تەبایی یەکڕیزی کۆمەلگا. عەباس فەرحات سەرۆکی یەکێک لە حیزبەکانی وڵاتی جەزائیر دەڵێ فەڕەنسا وڵاتەکەمانی بەهۆی ناکۆکی و ئاژاوی ناوخۆی خۆمانەوە داگیر کردبووین. هەموو بەروبووم و داهاتێکی وڵاتەکەمانی بۆ خۆی دەبرد، تەنانەت دەبوو جوتیارەکانیشمان ئەو بەروبووم و دانەوێڵانە بچێنن کە شاژنی فەڕەنسی حەزی لە خواردنیان بوو. ئێمەش لە نێو خۆماندا هەر خەریکی برەودان بووین بە گیانی نەتەوەگەرێتی و مەزهەبگەرایی و ئایدۆلۆژیای جیاجیا و هەر ڕۆژەی لەسەر هەر بیر و باوەڕ و مەزهەب و حیزبێک کەسێک یا زیاتر لە وڵاتەکەماندا دەکوژرا. ڕۆژێک لە شوێنێکدا بە خزمەتی شێخ محەممەد عەبدەی بیریاری گەورەی ئیسلامی گەشتم و سکاڵای حاڵی خۆمانم لا کرد. ئەویش ئامۆژگاری کردم کە دەستبەرداری هەموو شتێک ببین و تەنها باوەش بۆ قورئانی پیرۆز بکەینەوە و واز لە هەموو ڕاجایی و بۆچوونی حیزب و مەزهەبی بهێنین و هەموو ئامۆژگاری و ئاراستەکانمان لە قورئانەوە وەرگرین. ئێمە ژوامان کرد و دوای ماوەیەکی زۆر کەم توانیمان سوپای داگیرکەری فەڕەنسی لە وڵاتەکەمان وەدەرنین و خۆمان ببینەوە بە حکومڕانی خۆمان. جیاوازی مرۆڤەکان لە ڕنگ و ڕوخساریاندا زۆرە، بێگومان جیاوازی نێوانیشیان لە بیرکردنەوە و بیر و باوەڕدا زۆرترە. کۆمەلگە و خێزانەکانیش لەم دەنگ و ڕەنگە جیاوازانە پێک هاتوون. پێویستە هەمیشە تەبایی و یەکڕیزی کۆمەلگەش لە بەرچاو بگیرێت و پشێوی و نائارامی بەهۆی جیاوازی ڕنگ و ڕوخسار و بیرکردنەوەوە دروست نەبێ. چونکە هەر کۆمەلگەیەک تەبایی و یەک هەڵوێستی تێدا نەبێ ناکرێ بە کۆمەلگە ناودێر بکرێت. کۆمەلگە چییە و لە کێ پێک دێت؟ سیفەتەکانی کۆمەلگەیەکی تەبا و تەندروست چین؟ لە نەبوونی تەبایی و یەکڕێزیدا کۆمەلگا چی بەسەردێ؟ ئایا جیاوازی ئاین و نەتەوە و زمان و ڕەگەز وا دەکا کۆمەلگەی بۆ بخینە پشێوی نەئارامیەوە؟ ئێستا لە هەموو ڕووەکانەوە کۆمەلگەی کوردی تەبان، بەڵام لە بواری سیاسەت و لە سەنگەری سیاسیەکانەوە ناکۆکی کەوتۆتە نێوان کۆمەلگە و جەماوەر. چۆن ئەمە چارەسەر بکەین؟ بەڕێزان، پاش ناوبڕێکی کورد لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عوسمان محەممەد شێرەی زانای ئاینی تاوتوێی تەوەرەکەم تەبایی و یەکڕیزی کۆمەلگە دەکەین و وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێک تریشتان بۆ وەردەگرم. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا عوسمان محەممەد شێرەی زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باس بخواست. زۆر سوپاس، خی گەورە مەفەق و سەرکەوتوانکە. مامۆستاگیان سەرەتا پێناسەیەک ئێمە کۆمەلگە یەکڕیزی و تەبایی نێوان کۆمەلگە تەوەری بەرنامەکەمانە بزانین ئەو کۆمەلگەی کە ئێمە باسی ئەەکەین کە پێویستە کۆمەلگەیەکی تەبا و هۆشیار و یەکڕیز بێ کامەیە؟ پێناسەی ئەو کۆمەلگەیە چیە و قورئانی پیرۆز چۆن هانی موسڵماناندا کە کۆمەلگەیەکی تەبا و یەکڕیز و پڕ لە خۆشەویستی بنیاد بنێن؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. کۆمەلگا ئەگەر بگەڕینەوە بە قورئان خی گەورە و پەروەردگار کاتێکە باسی مرۆڤایەتیەکە بە شێوەیەکی گشتی بە یا ئەیوهە الناس لە قورئانە کە باس ئەکا تێگەڕای مرۆڤەکان ئەدوێنێ فەرمێ یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. لە ڕۆنگەی ئەمایەتی قورئانی پیرۆز و ئەگەر تەماشا بکەین کۆمەلگا بریتیە لە کۆمەڵە خەڵکێک لەسەر خاچێکی دیاریکرا و ئەژین بە یەکەوە چەند خاڵێکی هاوبەش هەیە لە نێوانیاندا. خاڵە هاوبەشەکان کە قورئان دیاری ئەکا ئەوەی کە هەیە لە نێوان ئینسانەکانە یەکەم خاڵی یەکەم هاوبەشی سەرەکی نێوانیان خاڵی یەکەم ئینسانی بوونە. یا ئەیوهە الناس خوا بە ئینسان هەمویان ناوەبە هەر هەمویان ماگەکە. پاشان کە هەمویان ئینسان و مەخلوقی خی گەورە و پەروەردگار نێکیان مەخلوقی خوانە وێکیان مەخلوقی کەسێکی تر بێ، یەکیان لە خۆڵ دروست نەکراوە یەکیان لە زێر دروست کراوە. وەکو پێغەمبەری عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ هەمومان لە ئادەمین و ئادەمیش لەگەڵە. پاشان خی گەورە و پەروەردگار ئازادێکی داوە بەم کۆمەلگای بەشەریەتە بە شێوەیەکی گشتی کە بەشبەشی کردوون بە چەند تیرە و تایفەیەکی جیاواز، چەند خاکێکی جیاواز، چەند شوێنێکی جیاواز. لەناو ئەم کۆمەلگایەشە باش و خراپ
کەس دیاری ناکاتەنها خی گەورە پەروەردگار دیارەکە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم باشترینتان لای خی گەورە پەروەردگار ئەو کەسێک کە پارێزکاری زیاتر گوێڕایەڵی خی گەورە پەروەردگارە و زیاتر ئەوانەی کە خی گەورە پەروەردگار پێ ئەفەرمێ جێبەجێەکە کەواتە بە شێوەیەکی گشتی کۆمەلگا لە ئینسانەکان پێک دێ لە مرۆڤەکان پێک دێ بە نێر و میانەوە من ذەکەری و ئونثە پاشان لە هەموو قەبیلە و عەشیرەتەکان پێک دێ پاشان لە هەموو ئاڕا و ئەفکارە جیاوازەکان بە شێوەیەکی گشتی پێ لە ڕوانگەی و ئاەتە پیرۆزەوە کە خی گەورە وەکۆڵێ بانگی هەموو مردومەکە بانگی هەموو مرۆڤایەتەکە بە بێت جیاوازی ڕنگ و زمان و ئاین و نەتەوە بۆ نمونەکەواتە یەکێ لە دەسەڵاتەکانی خوا دروستکردنی ئەم هەموو بەشەرەیە بە ڕەنگەکانەوە بە زمانی جیاوازەوە یەکێکە لە دەسەڵاتی خوا بۆ نمونە تەنانەت ئەشبینین پێغەمبەران کاتێک کە وڵاتی خۆیان بەجێهێشتووە بۆ ئەوە نەبووە بچن کۆمەڵگەیەکی جیاواز لە کۆمەڵگەکی خۆیان دروستکەن بەڵکو بەهۆی تین و تەوژم و فشاری جاهلیەتەوە بووە بەهۆی لێدانەوە بۆ بەهۆی سووتاندن و سەربڕین و تەنانەت دوولەتکردنی پێغەمبەرەکان و شوێنکەوتوانیانەوە بووە ئایا دروستە ئێمە کۆمەڵگەیەک بۆ نمونە بەو سیفەتەی کە ئێمە خۆمان هەمانە ئایا زمانمان جیاوازە لەوانی تر ڕنگمان جیاوازە ئاینمان جیاواز ئێمە پێویستە ینی مسلمانان یان خەڵک داببرێت لە کۆمەڵگەکەی خۆی بڕوا کۆمەڵگەیەکی جیاو سەر بە خۆ دروست بکە خۆی پرسیارەکە وا باشتر ئەگەر جناب بفەرمی کۆمەلگا بەش بکا بۆ دوو کۆمەلگا کۆمەلگای جاهیلی و کۆمەلگای ئیسلامی کە ئەو تعبیرە زۆر باوە یان وەکو جەنابەت فەرموویت خۆی جیا بکاتەوە خۆی بەجیا بزانێت لەم کۆمەلگایە لە ڕاستیە ئێمە کە هەمومان خۆمان بە موسڵمان ئەزانین بەتایبەت ئێمە لەم خاک و وڵاتی خۆمانە کە ئێستا با بڵێن ئێمە ئەگەر باس لە خاک و ئاو و نیشتیمانی و هەرێمی کوردستان بکەین یا ئەم منتیقی کە تێداین بە شێوەیەکی گشتی ئەگەر کوردستانی گەورەیە شەرقی ئەوسەد بە شێوەیەکی گشتی باس بکەین کە خەڵکەکەی ئەم منتیقانە بە زۆری مسلمانن ئەو خەڵکە مسلمانە کە لە باوکودایکی مسلمانە و باوەڕی بە پیرۆزیەکانی ئیسلام هەیە تا چەنە گەردنگیرە یا گەردنگیرنی ئەوە قەزەیەکی ترە لە کۆمەڵگەی مەدینەشدا لە عەسری پێغەمبەردا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بوو بە خاوەندە سەڵات لە مەدینەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام جیای نەکردنەوە حتا منافقینیشی جیا نەکردەوە ئیلا مەگەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وەسەلەم ناوەکانی لایەکێک لە ئەسحاب دانابێ وەک حەذەرێک یا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خۆی کەسەکانی ناسی بێ ئەگەر نا ئەو دژایەتیشی نەکردون بەڵکو ئەوان دژایەتی پێغەمبەریان کردو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە مەدینەیە کە خاوەنی دەسەڵات و سوڵتە بوو لە کۆمەڵگەی مەدەنیە جوولەکە و نەسرانیەکان کە لە مەدینەیە بوون جیای نائەکردنەوە وەکو حەق و ماف وەکو تریش جیای نائەکردنەوە بەڵکو حتا کە دەستوری مەدینە نووسرایەوە ئەبوو بە هەمویان یەکێک لە ئەرکەکانیان ئەو بوو دەوڵەتی مەدینە و خاکی مەدینە و قودسیەتی مەدینە بە هەمویان بەیەکەوە بیپارێزن پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام جیای نائەکردنەوە بەڵێ ڕاستە ئەمانیان مسلمان بوون شوێنکەوتوی پێغەمبەر بن عەلەیهی السەڵات وەسەلام گەردنگیریەکیان هەبوو بەڵام ئەوانی تریش بە چاوی بغزاندنەوە تەماشا نائەکران ئیلا یەک حاڵەت نەبێ کە حاڵەتەکە حاڵەتی حرب وایە کە ئەوان بەهاتنایە و پشتگیری دوشمنانێکیان بکردا کە لە دژی مسلمانان ئەوەستانەوە کەواتە بۆ ئەم کۆمەلگای ئێستای ئێمە تۆ ناتوانێت کۆمەلگا بکەی بە دوو بەشەوە هەر کەسێک کۆمەلگایەکا بە دوو بەشەوە لە بری ئەوەی ئیسلاحێک دروست بکات تەباییەک دروست بکات برایەتێک دروست بکات فەسادێک بەرپاکە فیتنەیەک بەرپاکە بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە و پەروەردگار کاتێک کە تەوجیهی ئەکا توجيه هەموو ئیماندارانە كافر يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم لم آياتها أخوة يقولوا پروردگار پیغمبری خوا عليه الصلاة والسلام وإيمان داران توجيهها كبوي كومل صفتي أنت دابه يشيك لو صفتانا كبرامبر بيكتر زليل ببزيب برامبر بيكتر وكوتشون لشون ترى فرمه محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم أم بزيهاتنا ولا نيوان يكتر لنا وكوملقا مسلمانان يعني لملاتي ما كامشي كم التزامي زور كما قبوليناك بيناك قبوليني والله تولدين شو تدروا شو يجي لوش تاني شانازي بيوكا إسلامتي وديندارية تاك يجنبه ك خوي خصوته بازنيه كتير أو خوي جاي كرته من جاي ناكمه إسلام جاي نكرته أو كسر خوي هاتو جاي كرته إسلامنا أو درجات إسلامك وقت شون
لە سەردەمی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر نەبوو بە دژمنی کەس بەڵکو خەڵکی دەبوونە دژمنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. مامۆستا کۆمەڵگە واتە سیفەتێکی گشتیە واتە دەستە جەمعیە بۆ کۆبوونەوەی کۆمەڵی خەڵک لەو کۆمەڵگە تا چەند پێویستی بە تەباوی یەکڕیزیە و ئەم تەباوی یەکڕیزیە چۆن دروست بکرێت و لە غیابی تەباوی یەکڕیزیە چی ڕوو لە کۆمەڵگەکانەکات؟ یەکەم شت کە ئێمە باسی بکەین لە وەڵامی پرسیارەکەی جنابەت ئەو سێ پرسیارە کۆمەڵگا بە حەقەت واجبەکە واجبی سەرشانی تاکەکانێتی کە تەبایی دروست بکە و دەبێت تەباش بن ئەگەر تەبا نەبوون تەفرەقەیان تێکەوێت چکە تەبایی و یەکڕیزی و برایەتی عەکسەکەی فیتنە و تەباغوڵ و تەباعود و دوژمنایەتیکردنە کەواتە یەکەم جار ئێمە پێویستە بزانین کە کۆمەڵگا دەبێت برای یەک بن دەستیان بەدەستی یەکەوە بێ ئەگەر نادەستیان بەدەستی یەکەوە نەبێ عەکسەکەی ڕۆدا تەفرەقە ڕۆدا خراپەکاری ڕۆدا. ئەمەش کە خۆی گەورە پەروەردگار کە بۆمان بازەکە کە باسی ئیماندارانەکە ئەفەرمێ إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. يعني برابون تبايبون تشاكبون چاکە کردن لەگەڵ یەکتردا ئیصلاحی ذاتی بین وكل شوێنی ترا خۆی گەورە پەروەردگارە فەرمێ لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو إصلاح إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. يعني قسەی هیچ کەسێ خێری تیانە ئللا کەسێک نەبێ فەرمان بە چاکە بکە و نێوانی خەڵکی ڕێک بخە. کەواتە یەکەم شت کە پێویستە بیزانین ئایا تەبایی بۆ مجتەماع چییە؟ یەکەم وەکو جانبی دینی واجبە بەڵام وەکو تریش ئەگەر تەماشا بکەین هەرە ڕەکیزەی بەهێزی بەرەو پێشچوون و سەرکەوتنە. هەر کاتێک ئینسان کە تەبا نەبوو ناتەبا بوو تەفرەقەی تێکە و ئەو کاتە فتەفشەلوا وتەذهب ریحکم ئەو کاتە چی لێت فەشە لە هێنێ پەرشوو بڵاوە بێتەوە تۆزیان ئەچێ بە ئاسمانەوەکو چۆن نەبینین هەر کۆمەڵگایەک تەبانە بن یەکسەر دوشمەکانن بە ئاسانی زاڵ بوون بەسەریانە. کەواتە خاڵی یەکەم کە پێویستە بیزانین تەبایی واجبە پێویستە هەموو مسلمانێک چۆن نان خواردن بە واجب ئەزانێ ئەگەر نەیخوا زەعیفە بێ لاوازە بێ و دوجار ئەگەر هەر نەیخوارد ممکنە بمرێت ئەو خواردنەوە یعنی بەهێزتر بەڵام هەناس هەڵکێشان چەنە پێویستە بۆ ژیانی ئینسان تەباییش ئەوەندە پێویستە بۆ بەرەو پێشوونی کۆمەڵگا. ئەم تەباییە چۆن دروست بکرێت؟ دروستکردنی تەبایی یعنی هەر بە شعارات نابێ هەر ڕەمز نییە هەر قسە نییە دەبێت خەڵک بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو مسلمان باس بکەین. یەکەم شت ئێمە یەک دینمان هەیە کە دینی تەوحید و ئیسلامەتی و خواناسیە تێکڕامان لە چوارچەوەی ئەم دینەدا کۆوە بینەوە ئەو کاتە وەکوتمان خوا فەرمێ إنما المؤمنون إخوة ئەو کاتە ئەگەر وا بووین فأصلحوا بين أخويكم ئیمانداران تەنها ئیمانداران برای یەکترن ئەو کاتە هەر ناکۆکێکیش هەبێ ئەمان کێ ئیصلاحی بینی کۆمەڵگاکە مسلمان و ئیماندارەکان. اینجا ئێمە کەوتمان اینجا وتمان باوەڕبوون بەخوا و یەکتاپەرستی و یەکخواناسی و گەردنگیری اینجا خوا فەرمووە اتقوا الله شەرمکردن لەخوا ترسان لەخوا ترسان نەبە و معنای ئینسان چۆن لە دڕندەیەگە ترسێ غەم لەوە خواردن ئەگەر هات و ئێمە گوێڕایەڵی خوا نەبین خوای گەورە پەروەردگار ئیهمالمان بکە وەک چۆن هەر کەسێک کە پشتی کردەخوا خوای گەورە پەروەردگار ئەگەر پشتی تێکە ئەو کەسە ئافەوتێ. لێرە خوای گەورە پەروەردگار فەرمووە اتقوا الله لعلكم ترحمون. باشە اینجا دەستباری گرتنی یەکتر واتە دەستدان لە پشتی یەکتر و دەستبارگرتنی یەکتر بۆ ئەوی کە بتوانین بەرەو پێشەوە بچین. خواناسیمان خاڵ یەکەمە خواناسی و گوێڕایەڵی بۆ خوای گەورە پەروەردگار پاشان احترام و ڕێزگرتن لە ڕای بەرامبەر و یەکتر بە چاوی سوک سیر نەکردن. کاتێ مێژوونووسانی ئیسلامی لەم سەردەمە و لە کۆنیشدا کاتێ هۆکارەکانی داڕوخانی دەوڵەتە ئیسلامیەکانی وەکو ئەمەوی و عەباسی و نازان فاتمی و ئەیوبی و ئەمانە ئەگەڕنەوە بۆ منە دەڵێن یەکەم لاوازی ئەو کەسی کە لەو کاتا سەرۆک بووە دووەم ناکۆکی ناوخۆ ینی پەرتەوازەی و نەبوونی تەبایی یەکڕیزی بووە ئەو هۆکارانی کەوا دەکا
کۆمەڵگەکان بە شێوەیەکی گشتی ناتەبابن پشێوی لە نێوانیان دروست بێ ناکۆکی بکەوێتە نێوانیان چی وا ئەکا کە ناکۆکی لە نێوان تاکتاکی کۆمەلگا دروست بێ خۆی خاڵ یەکەم ئەوەیە ئەوەی کە جەنابەت ئاماژت بێت خاڵ یەکەم ئەوەیە کە من عکسی ئەوەی خۆمەتم مثلەن بۆ دروستکردنی کۆمەلگایەکی باش پێویستمان بە خواناسی و تەوحید و یەکتاپەرستیە گوێڕاڵیکردنی خوا گوێڕاڵیکردنی ئەو فەرمانانی کە خوای گەورە پەروەردگار دای بەزاندەوە و ناردوێتی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مقابلە هەر کۆمەلگایە کە هەڵەوەشێتەوە یەکەم خاڵ لە چیوە دەست پێکە دائما لەسەری هەڕەمەکەوەیە کە کاربەدەستی وڵاتە کاربەدەستی وڵات کاتێک وەک پێویست نەبوو یعنی کەسێک نەبوو لە شوێنی رجل المناسب في مكان المناسب نەبوو کارەسات دروستە بێ کارەساتەکە بەچی دروستە بێ کاربەدەستی وڵات ئەگەر هات و بەرامبەرەکانی وا تەماشا کرد کە دەرەجەیەک و ئەخۆی دەرەجەیەکە ئەوانی کە دەرەجە دوو دەرەجە سێ و یا بەرەو خواردترن کارەساتی گەورە ڕوەدا ئیفساد ڕوئەدا باشە ئەو کێش ئەمانە مەسەلەن وا سەیری کۆمەلگاکە ئەکا کە خۆی دەرەجەیەکە ئەوانی کە دەرەجە سێن کەسانەکەن کە ئیمان و ئەخلاقیاتی لە ئیمان و ئەخلاقیاتی ئیسلامی بە دوورن کەسێکە ویژدانی نییە کەواتە نقطەی یەکەم دەسەڵاتداری وەقت زۆر گرنگە وەکەوەی کە جەنابەت باسەکەی فعلەن هەڵۆشانەوەی کۆمەلگا کە کاتێک کۆمەلگایەک ڕووخابێ بەهۆی تەفرەقی نێوانیانەوە بەڵام تەفرەقی نێوان کەی ڕوەدا کاتێک کە هەرەگەر نمونونەکە بچووک بکەینەوە خێزانەکەی هەڵەوەشێ کاتێک سەرۆکی خێزان وەک پێویست نەبێ کاتێک سەرۆکی وڵاتی ژۆک پێویست نەبوو وڵات بە یەک جار ئەشێوێ مجتەمع بە یەک جار ئەشێوێ بەڵام کاتێک کە ئەو کەسێک کە کەسی یەکەمە بە چاوی یەکسانی بە چاوی عەدالەت نەک یەکسانی تەماشای خوار خۆی کرد خۆی مناڵی خۆی پاشان خەڵکی تر و ئەو کاتە ئەتوانێت باسی تەبایی بۆ خەڵکە بەڵام ئەگەر خۆی تەفرەقەکەی دروست کرد کارەساتەکە لێەوە دروستە بێ بۆیە ئێمە ئەگەر بین تەماشا بکەین ئەو سیلسیلە ئاەتی کە لە سوورەی حوجوراتە خۆی گەورە پەروەردگار باسی ئەکە لە دوای کە باسی برایەتی ئەکە خۆی گەورە پەروەردگار باسی برایەتی اینجا ئەفەرمێ یا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون دعي دسرشي يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا باشا تماشاكا يكم كاتك خلق بەچاوی سوک سەیری یەکتر بکە هەر بلەهینی ڕێزبەندی ئاەتەکانەوە خی گەورەیە کەمجار مسلمانان ئەکاتە برایەک ینی لە ئەنجامی نەمانی ئەمبرایەتە کە خی گەورە وەکۆڵێ وەکو شانازیە بە مسلمانانی بەخشیوە و حتا پێشیان فەرمێ برایەتی نێوانتان تەباکەن بۆی خوش بەڵکو و ڕەحمتان پێ بکە ینی لە نەمانی ئەمبرایەتیا کەواتە تۆمەت بۆ یەکتر هەڵبەستن ناو ناتۆرەی خراپ غیبەتکردن گومانی خراپ بختان ئەم شتانە دێنە ئاراوە هەر ئاەتەکەەوەمان پێڵێ بەڕیز تەماشاکە کە تۆ برایەتەکە نەما بە چاوی سوک سەیری مقابلەکەت کرد یەکسەرەکەویتە گاڵتە پێکردنی خوا فەرمێ لا يسخر قوم من قوم سخری گاڵتە پێکردن پیا و ئافرەت هەر کامێکیان پاشان کە کاتێک تۆ مقابلەکەت بە چاوی سوک سیر کرد ئیتر ڕقت لێ بێتەوە گومانی یەکسەر گومانی خراپی پێبێ قەت گومانی باشی بەرامبەر نابێت باشە کە گومانی باشیشت پێ نەبوور دایمەن لەم لەولا باسیەکەی دوای گومانەکەش دەبێتە فعلا ئەوەکو جانبی ڕۆحی دەبێتە غیبەتەکەش گوناهی گەورەیە کەبیرەیە ئەو کاتە ئەکەویتە مەجالێکەوە کە خۆشت بۆت پێدە ناکرێت چکە ئەوەندە ذەمیەکەی ئەوەندە غیبەتێکی ئەوەندە باسی ئەەکەی ئەو کاتە چی ڕۆدا لێکترازانێک ڕۆدا کە یەخستنەوەی ئاسان نییە لە کاتێکە کە خی گەورە پەروەردگار پێمانە فەرمێ ولا تفرقوا واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا مامۆستا بەدەوی و خێڵەکی کە ئیسلام گۆڕینی کردنی بە سەردارانی جیهان بۆ منە ئێمە توانین بڵێن لە لووتکەی برایەتی و محەبەت و خۆشەویستی و دەوڵەتداریەوە کە ئاەتەکە ئاماژ بکات دوای ئەم هەموو سیفەتە ناشینەکە لە ئەنجامی نەبوونی تەبای یەکڕیزیەوە خی گەورە باسی عەرابی بوونەوە و بەدەوی بوونەوەی خێڵەکانەکە کەواتە لە ئەنجامی ئەمەشا هەر خەڵکی بەرەو نەزانی و نەهامەتیە گەڕێنەوە هەر کاتێک خەڵک دەستی لە دینداری هەڵگرت لە معنای قورئان وەکەوەی کە جەنابەت لە پێشەکەدا باست کرد خەڵک نەگەڕایەوە بۆ قورئان بۆ سەرچاوی سنەتی صحیحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ چارەسەری کێشەکان فعلەن ئینسان ئەگەڕێتەوە دەبێتەوە بە ئەهلی بادیە جارێکی تر وەکو چۆن ئێستا مەسەن لە مەنتیقی خۆمان کەسێک زۆرەوە بێڵە لادەیە نەبەو معنای خوانەخواست خەڵکی لادێ خراپن بەو معنای کابرا ئاوەدانی نەدیوە تێناگا لە شتەکان تێناگا یا کەسێک بە کەسێک دەڵێ مەسەلەن نەخوێندەوارە
لێرە ئەگەر خەڵک نەگەڕایەوە بۆ قورئان ئەگەر هەر کاتێک ئینسان نەگەڕایەوە بۆ قورئان بۆ سەرچاوی وحی کە قورئانە پاشان سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فعلا خەڵک دەبێتەوە بە ئەهلی بادیە کە خەڵکیش بۆ بە ئەهلی بادیە کوشتن و بڕین پەیدا بێ کە کوشتن و بڕینیش پەیدا بوو کۆمەڵگا تێک چوو تەواو بۆیە پێویستە یەکێک لەو شتانی کە زۆر زۆر گرنگە ئێمە وەکو مسلمان باس بکەین هەر کەسێک خۆی بە ئیماندار و مسلمان ئەزانە مجتەمەعی ئێمەش مجتەمەعێکی مسلمانانەیە مجتەمەعێکی ئیسلامیە خەڵکەکەی گەردەنگیرە ئەگەر مەسەڵەن بۆنمە تۆ تەماشای جومعەکانی ئەم شارە بکەی یا شارەکانی کوردستان یا لادەکان بکەی چه ئیزدیحام و قەرەباڵغیەکە بینی کاتێک مناسبە ئاینەکان بە شێوەیەکی عام کاتی مزگەوتەکان لە کاتی نوێژ جەماعەتەکانە تەماشاکە ئەو خەڵکە هەموو مسلمان و دیندارە و حەزی لە دینداریە بەڵام تەنها بەوەندە کیفایەت ناکە ئینسان تەنها لە مزگەوت دیندار بێ و لە بازاڕ و لەگەڵ براکەی دیندار نەبێ وە لە عەسری پێغەمبەری ژاوی کە جەنابەت فەرمووت پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام کۆمەڵە پیاوێکی هێنایە پێشەوە کە ئەهلی بادیە بوون خوێندەواریان نەبوو یا ئەگەر خوێندەواری ژیان هەبوو شتێکی وان نەبووە یعنی هەر لە مەسلەی ناو ناتۆرەنان لە یەکتر کامەژە بێتەوە یەکێک لەو هۆکارانی کە تەبای یەک ریزی نایڵێ بۆ نمونە هاوڵێکی زۆر بەڕێزی وەکو ئەبوو زەڕی غەفاری کە پێغەمبەری خوا فەرمێ لە ژێر شینایی ئاسمان و لەسەر زەوی کەسێکی ڕازگۆتن لەو نییە بە بیلالی حەبەشیە فەرمێ کوڕی ژنە ڕەشەکە ئێستا کۆمەڵگەی ئێمە تا ڕادەیە وەکوڵێ کوشتەی دەسی ئەم تۆمەت و ناوچەگەرێتی و زمان و ڕنگ و ئاین و شتانەیە ئێمە چۆن بتوانین چارەسەری ئەم دۆخە بکەین بۆ نمونە ئێمە هەمومان کوردین جیاوازی نێوان منێک و کەسێکی بۆ منە خەڵکی کەرکووک یا دهۆک یا هەولێر نییە ئەم جیاوازیە لە چیەوە سەرچاوی گرتووە و چۆن چارەسەری بکەین مامۆستا ڕیاض ئەگەر ئێمە بین تۆزێک گەورەتر تەماشا بکەین هەر کێشەیە کێشەی کورد نییە قەزیە ینی هەموو عالەم ئێستا بەدەست ناتەباییەوە ئەناڵێنێ بەڵام ئێمە ئەگەر وەکو کورد تەماشا بکەین منێک لەگەڵ کوردێکی کەرکووک یا کوردێکی کرماشان یا کوردێکی دیاربەکر یا کوردێکی ماردین چ فەرقێکم هەیە وەکو کورد وەکو نەتەوە وەکو مسلمانیش ئێمە هەمومان ئەهلی یەک دینین ڕوو لە یەک قیبلەکەین بە یەک شێوە بە یەک ئیتیجاه نوێژەکەین هەمومان لە هەموو عالەمە بۆچی وامان لێ هاتووە یەکەم دیسانەوە ئەگەڕێمە بۆ خاڵی یەکەم کە باسم کرد تێنەگەیشتنەوە لە خودی دین وە قبوڵ نەکردنی خودی دینە پاشان دەستی دەرەکی زۆرە لە ناومانە کە ناهێڵە لێک تێبگەین ئەوەی کە بە زمانی ئەمڕۆ ئۆتری ختمایل یان تابووری پێنجەم ئەمانە یعنی هۆکاری سەرەکین کە ناهێڵن مەسەلەن کەسێک ئەگەر لە دین حاڵی بوو بێ خودی دینی قبول کرده بێ مەسەلەی سەماحەت لە بەرامبەر یەکتر لە یەکتر قبولکردن لە یەکتر خۆشبوون خوای گەورە پەروەردگار لەسەر حەوت تەبەقەی ئاسمانەوە وعدی داوە کە لە گوناهی بەندەکانی خۆشە بێ ئێمە ئامادەنین لە شتی زۆر بەسیتی یەکتر خۆش بووین باشە اینجا تەفەخورکردن یعنی فەخرکردن بە نەسەبەوە بە مەنتیقەگەراییەوە بە شارەوە بە نەتەوەوە کە هیچ ئەمانە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمێ لا فەرق بەین عەرەبی ولا عەجەمی إلا بتەقوا یعنی نێوان عەرەبێک و غەیرە عەرەبێک هیچ فەرقێکی نییە ئیلا کەسێک ئەتوانێ چاکەکار بێ مەردی مەیدانی خۆی بێ و ئەگەر تەماشای مێژووی ئیسلامیش بکەین بە شێوەیەکی گشتی مێژووی بەشەریەت بە گشتی مێژووی ئیسلام بەتایبەت مێژووی بەشەریەت ئەو کاتێکەوە لە دین دوور بووە دائما خەریکی کوشتن و بڕین و یەکتر سڕینەوە یەکتر بوون ئەو کاتی کە خوای گەورە پەروەردگار ئیسلامی نارد پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام دێ بیلالی کوڕی ڕەباح دەکا بە برای ئەبوبەکری سیدیق کە ئەو یەکێکە لە گەورە پیاوانی قوڕەیش ئەمیش یەکێکە لە بەندە و کۆیلەکان عەمار و یاسر کە لە هەژارانی مەکەن و مەسەلەن یاسر شەهید دەکرێت دایکی عەمار بڵێن سومەیە شەهید دەکرێت دەبێت یەکەم شەهید لە ئیسلامە پاشان ئەگەر تەماشا بکەیت یەکەم دژایەتیەک کە قڕیشیەکان ئەیان کرد لە مقابلی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام سەبەبێکیانەوە چی بوو خۆبەزلزانی بوون یعنی ئەوانە دێمە بین لەگەڵ عەمار و یاسر و بیلال و سوهەیب و ئەمانەت عیبادەت بکەین هاوشان و هاوڕابین کەواتە ئێمە ئەگەر بین لە ئیسلامەکە خۆی تێبگەین قبوڵی ئیسلام بکەین و قبوڵی ئەوەش بکەین کە هەمومان بەشەرین ئینسانین و کەسیشمان بۆمانە فەخر بکەین کۆمەڵگەی ئێمە هەر بە درێژایی ئەو مێژووە کە ئێمە شارەزین و بەرچاومانە کۆمەڵگەیەکی لێبوردە و کۆمەڵگەیەکی نەرمونیان بووە لەوە چێ بۆ منە زۆر جار مرۆڤێک کوڕێکی کوژراوە یا کوڕێکی ژێر سیارە کەوتو ئامادە بوو بەرامبەرەکانی ببەخشێ
ینی لە ڕووە کۆمەڵایەتەکەەوە پێم وانە کۆمەلگەی کوردی ناتەبایی و نایەکریزیەکی تیاوێ بەڵام هەستەکرێ لە ڕووە سیاسیەکەیەوە یا لە سنگەری سیاسیەکانەوە ناتەبایی و پەرتەوازایی و پشێوی و حتا قسە دابڕین لە نێوان کوڕ و باوک و ژن و مێرد و خوشک و برا و دراوسێ و دراسێ هاتۆتە کایەوە تەنها لەسەرەوەی کە بۆون ئەم لە فلان حیزب نییە یا ئەو لە فلان حیزب نییە ئەم قسەی بەسەرکردەی فلان حیزب و تووە. جەنابتان چی دەربارەی ئەمە ئەڵێن و هۆکاری ئەمە چییە بۆ منە مرۆڤێ ئامادە بێ لە خوێنی کوڕەکەی خۆش بێ بەڵام ئامادە نیە لە دراوسەکەی بۆ خۆش بێ هەر لەبەرەوەی کە بۆچوونی سیاسی جیاوازیان هەیە. من لێرەوە لە پێشا بە خۆم و پاشان بە هەموو ئەو بینەرانێکی ئەماوین ئەڵێن تەوەجوهی سیاسی لە وڵاتی ئێمە وەکو هەموو شتەکانی تر سەقەتە بەبێ ئیستیسنا. سیاستکردن لە وڵاتی ئێمە زۆر بە ئاخاری زۆر سەقەتە ڕۆشتووە بۆیە وای لێ هاتووەکو ئەی جەنابەت باز ئەەکەی خەڵک کوڕەکەی ئەکوژرێ لێ خۆشە بێت بەڵام لەسەر مەسائیلی حیزبایەتی و لایەنداری بۆ جیهەتێک ئامادە نیە لە کەس خۆش بێ. ئەمە کە کارەساتێکی زۆر گەورەیە، ئەمە زۆر فەسادێکی زۆر خراپەت هۆکاری پەرشوبڵاوی ناتەبایی تەفرەقەی کۆمەڵگایە. ئێمە وەک ئینسانی موسڵمان یەکشت لە بەرچاو بگرین. ئێمە خوای گەورە پەروەردگار بە عەبدی خۆی حسابمانەکە. ئەگەر تەماشا بکەی بەدوو ناوبانگمانەکە یا پێمانە فەرمێ یا ئەیها الئینسان یا ئەیها الناس یا ئەیها الناس یا ئەیها الذین آمنوا یا بەنی ئادەم. هەموو ئەمانە یعنی سێرکە بەنی ئادەم و ناس ئەمانە عامە بەڵام کە کاتێک تەخسیسی ئەکا بە یا ئەیها الذین آمنوا. من ئەڵێم بە هەر برایەک بە هەر خوشکێگای خۆت بە ئیماندارە زانی ئەگەر جوابەکەی نەخێرە ئەوە قسەم لەگەڵ ئەو نییە لەم کاتەیە بەڵام ئەوی تری کە جوابەکەی بەڵەیە هەموو ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەتن کە مادەم جوابەکەی بەڵێ و خۆی بە ئیماندار ئەزانێ پێش هەموو شت دینداری و خواناسیەکە پێش هەموو شت بگرێ. باسی مەسئلەی سیاسی لە عالەما ئێمە بین ئەم قەزەی کە ئێستا هاتوتە وڵاتی ئێمەوە خەڵک سیاست بەم شێوەیەکردن و لایەنداری بۆ حیزبێک لە ئەوروپا و لە عالەمی غەرب هەیە. ئایا ئەوان وەکێمەوان نەخێر واکوێمەوان ئایا لە غەیری کاتی انتخابات خەڵک بیری ئەوەیەکەوێتەوە خەڵک پەلاماری بەم شێوەیە خەڵک یەکتر ئەکوژێ خەڵک یعنی زۆر جار حتا مەسەلەن لە قیادەی وڵاتانە لە کاتی دەنگدانا دەنگەکەی خۆی گۆڕێ. ئەمساڵ دەنگی داوە هەر قیادەی حیزبێکە لەوانەیە وەزیریش بێ یعنی مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە من بیستومە کاتی خۆی پیاوی و کۆڵن پاوڵ کە وەزیری خارجی جۆرج بۆ لە سەردەمی حکومەتی جۆرج بۆشە وەزیری خارجی ئەمریکا بوو لە دواییدا دەنگیدا نەدایەوە بە کۆماریەکان ڕاست باشە دەنگداوە بە دیموکراتەکان واتە بە دژەکانی یعنی خەڵک دەبێت بەمە تێبگا سەیری کاتی انتخابات کێت لە دڵدا ئەتەوێت دەنگی بۆ بدەی مەی ئاڵێنە بە ناو ماڵ و مناڵتە مەی ئاڵێنە بە شەڕی کۆڵانە ئەوەی کە جەناب دەڵێ زۆر جار لە ناو مزگەوت تا دروستە بێ زۆر جار لە بەردەرگای مزگەوت دروستە بێ زۆر جار لە بازاڕ ڕۆڵی کێ ئەم هۆشیاریە لای خەڵک دروست کا بۆ منە ئێمە بە ئەم پرسیارەشی بۆ زیادکەین بە درێژایی بۆ مێژووی کوردی خۆمان مزگەوتەکان و مینبەرەکان ڕۆڵی سەرەکیان هەبوو لەوەی کە بۆ نمونە هەموو کەس بە ڕەنگی جیاواز و زمانی جیاواز و نەتەوەی جیاواز کۆ بکەنەوە. سەرەتا ڕۆڵی مینبەرەکان چییە لەوەی کە ئەم پشێوی و ئاڵۆزیە کە ئێستا لە کوردستانە هەیە و هەر کەسە بۆ بە ئاڵا هەڵگری حیزبێک وەر کەسە بۆ منە دەهۆڵ بۆ حیزبێ لێ ئەدات و ناکۆکی ئەخاتە کۆمەڵگەوە. ڕۆڵی مینبەر چییە لە نەهێشتنی ئەمە و ڕۆڵی مینبەر زانە و بانگخوازەکان لە دروستکردنی تەبایی یەکریزی کۆمەلگات چییە و چۆن بووە؟ مامۆستا بەڕێز ڕۆڵی مینبەر بە تەنها ئەوە بە مینبەر ناکرێ یعنی مەسەلەن ڕاگەاندنەکان بە شێوەیەکی گشتی دەبێت دەوری باش ببینن و زانکۆکان ناوەندەکانی زانست ناوەندە زانستیەکان قوتابخانەکان اینجا ڕۆڵی مزگەوت و مامۆستایانی ئاینیش هەمویان ڕۆڵ ببینن تێیدا بە ئوسلوبێک نەک ئەوەی کە من مەسەلەن بۆ نمونە کاتێک دەمی سیاسەتە ئەەکەم ئەم جۆرە سیاسەتە بێم لایەندار بم بۆ حیزبێکی دیاریکراو یا بۆ جەماعەتێکی دیاریکراو یا بۆ مەذهبێکی دیاریکراو. خۆ زۆر کەس هەیە ئێوە ڕۆڵ بگێڕێ و خەڵکی باشیش هەیە ڕۆڵەکەی ڕۆڵێکی صحیحە بە زۆر کەس هەیە بەم ناوە ڕۆڵ ئەگێڕێت لە پێناو ئەوەی کە خەڵک لە حیزبێک سار بکاتەوە بێنێ بۆ حیزبەکەی خۆی لە منطقەیەک سار بکاتەوە بۆ منطقەی خۆی یا لە مەذهبێک سار بکاتەوە بۆ مەذهبەکەی خۆی. ئەمە فەسادەکە گەورەکە بەڵام ئەگەر بێت و خەڵک
لە مامۆستای ئاینی لە ڕاگەیاندنەکان لە ناوەندە زانستیەکان لە قوتابخانەکان و لە ناوەندە ڕۆشنبیریەکان هەمویان بێن ڕۆڵ بجێڕن بەم معنای کە خەڵک وا لێ بکەن لایەنگری حەق بێ، لایەنگری ڕاستی بێ، لایەنگری پاکی و چاکی بێ، لایەنگری سەرخستنی کۆمەڵگا بێ. جا هەر کەسێک ئەی کات نەک هەر ئەوەی من پێم وابێ یعنی وازهێنان لە خۆپەسەندی. اینجا ڕۆڵی مامۆستایانی ئاینی لەم ناوەدا زۆر گەورەیە بۆ چونکە ڕاگەیاندنەکانەوە بچینە کەسێک تەلەڤیزیۆنێکی خۆش نەوێ ئەیگۆڕێت، ڕادیۆیەکی بەدڵ نەبێ نایکاتەوە، سایتێکی حەزلێنیە نایکاتەوە، زانکۆیەکی حەزلێنیە ناچێ مناڵی بۆ نانێرێ، بەڵام بە ناچاری دێ بۆ مزگەوت و گوێیەگرێ. ئەمە ئێمە قسەمان لە خەڵکە گەردنگیرەکەی بە ئیسلامەوە ئەم نابێت بێت دەوری خراپ ببینێ کاتێک کە ئەبینێ سەرکردەیەک خراپەکارە لە سەرشانی ئەم نەبێ، ئەهلی مزگەوت نابێ بێڵێ خەڵک بە سەرشانی ئەودا سەرکەوتن و زوڵ. مامۆستا سپاس بۆخوالەوە چی ئەم دیاردەیەش لە کۆمەڵگەی ئێمەدا نەبێ، یان موسڵمانەکان سپاس بۆخوا ئەمەیان تیا نەبێ کە بۆ نمونە ئێستاوەنی کە پشێوی لە کۆمەڵگەی ئێمە هەیە لەوە چێ زۆر پەیوەندی بە ئاینەوە نەبێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئایا پەیوەندی ئاینی نێوان تاکەکان ئەوە دەخوازێ کە کۆمەڵگەی بۆ بخینە پشێوی و نائارامی و تەبایی تێکدێن. بۆ من هەر لە مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم ئەرکی ئەوە هیچ لە نێوان موسڵمانەکان، بەڵام نانی دەستی جوولەکەی خواردووە، سەردانی نەخۆشی کردوون، ئەرکی دراوسێتیشی لەگەڵا بەجێ هێناون. مەبەستم ئەوەیە پەیوەندی ئاینی نێوان تاکەکان ئەوە ئەخوازێ کە دەنگ لە یەکتر ببڕین و ناکۆکی دروستکەین و گەڕەکی بۆ جیا بکەینەوە ئەو شتانە. ئەگەر تەماشا بکەی قورئان ئەمە بەڕوونی بۆمان باس ئەکا جوابمان ئەداتەوە لە حادیثەیەکی گەورەی وەکو بەدرە. بەدر کە ئەوترێ غەزای بەدری گەورە، کاتێک موسڵمانەکان کۆمەڵک لە غەنیمە ئەکەوێتە دەستیان، خەریکە ناکۆکییان بۆ دروستە بێ لەسەری. خۆی گەورە پەروەردگار فەرمێ یەسئەلونەکە عەنی الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنون. إن كنتم مؤمنين إصلاح ذات بين خلقك واستوى بس شيء فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله. كواتا أجر خلق لأخوات رسا أجر ما بس يتبعيبو يرالي خوف يغنبري كرت ناکۆشیەکە حەلە بێ باشە. و کۆمەڵگای موسڵمانانیش کۆمەڵگایکی مەلایکی نییە، کۆمەڵگایکی میثالی نییە. خوا گەورە پەروەردگار لەگەڵ ئینسانە دوێ، نابێ خەڵک وابیر بکاتەوە کە کەس نابێ قسەیە بکا من پێم ناخۆش بێ. ئەکرێت جاری واژەوێ خەڵک پەلامارم بدە، ئەکرێت جاری واژەیە لە سوئی تەفاهومات خەڵک چەک بۆ یەک هەڵگرێ. بەڵام دەوری ئیسلاح خوازان لەو کاتەیە چییە؟ موسڵمانی ڕاستەقینە دەوری چییە؟ لە قورئانە خوا گەورە پەروەردگار باسی ئەوە ئەکا کە کۆمەڵگا ئەکرێ بەش ببێت، بەڵام دەوری خەڵک چییە؟ ئەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا، ئەگەر هاتو ئیمانداران بوون بە دوو تاقم، لەوێ سێ تاقمە، خوا گەورە باسی سێ تاقمەکە، دوانیان شەڕیان یەکیان سڵحیان ئاشتەواییەکە. وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فأصلحوا بينهما، سڵحیان بکەن، مەیەڵن شتەکان گەورە بێ، لایەنداری کەسیان مەکەن، ورن تيك باليك تبغن فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى. بلام لاني كان ناقون جيو ناسا زيو نهاية من هذا شي ليكي فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فأت فأصلحوا بينهما بالعدل أو كاتش وأقسطوا إن الله يحب المقسطين. يعني كوملغا دائما آراء جايتياه بيركرنوي جايتياه هەر لەناو ئیماندارانە چ جا ئەوەی کە ئیتر غەیری ئیماندارانش ناکرێ من یعنی ئەوەندە میثالی بم ئەبێ هەموو خەڵک وەک من بیر بکاتەوە، نابێت کەس هەڵی هەبێ، نابێت کەس پەڵەیەک پێوە بێ. ئەی باشە خۆی گەورە پەروەردگار تەوبەی بۆچی داناوە، لێخۆشبوونی بۆچی داناوە؟ یان ئاەتی ئەو ئاەتانەی کە حەد باسی حەد ئەکەن لەسەر جۆرێک لە تاوانەکان لەسەر کێ جێبەجێ ئەکرێ؟ بەڵێ مامۆستا لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵێک هێزی جیاوازی ئیسلامیمان هەیە، ڕۆڵی ئەوان چییە؟ یان ئەوان چۆن ئەبێ لە یەکتر زیاتر نزیک ببنەوە و هەوڵ بدەن کە شوێنکەوتن و شوێنکەوتوان و لایەنگرانیان یەکڕیزی و تەبایی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی کە ئەوان موسڵمانن لە نێوان خۆیانە تێک نەدەن. بنسبت
ئەو هێزانەی کە پیانەوەتری ئەحزابی ئیسلامیە هێزی ئیسلامی سیاسی کە ئێستا هەن یەکەم شت منهەجی دروستبوونی خۆیان مەهامی دروستبوونی خۆیانیان بیر نەچێتەوە بۆچی دروستبوون سەرەتا هەرێکێک لەمانە مەدرسەیەک بووە بۆ داوا و بانگەواز بۆ تێگەیاندنەوەی خەڵک لە دین و بۆ ئەوەی کە خەڵک بانگ بکەنەوە بۆ شتێک کە ئیسلام و تەوحید و یەکتاپەرستیە بۆ گەردنگیری خەڵک بە ئەخلاقیاتی ئیسلامیەوە کەواتە ئەمەیان بیر نەچێتەوە ئێستا تۆ سبەینێ دوێنێ ئامادە بووی هەموو شتێک لە کەسێک قبولکەی بەس بۆی فێری نوێژی بکەی بەس بۆی بێت بۆ مزگەوت بەس بۆ ئەوەی مەسەن ئافرەتێک لە چێک بدا بەسەریا بەس بۆ ئەوی کەسێک لە بازار گران فرۆش نەبێ هەموو ئەمانە الحەمدولillah ئێستا هاتوتە پێش بەڵام ئێستا مەسەل نەتوانی بسازی بێکەوە ئەمە کارەساتە کەواتە یەکەم شت کە بیریان بکەوێتەوە ئەسڵی هەدەفی دروستبوونەکەی خۆیان چی بووە یعنی بۆچی دروست بوون پاشان مەبەستیان ئەوە بۆ ئایا خۆیان پێ بگەێنن یان کۆمەلگا چاک بکەن ئەگەر مەبەست خۆ پێگەیاندن بێ ئەوە قەزەیەکی ترە ئەو کاتە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە من ئەمێ بگەم بە پۆست و پلە و پایەک وەکو شەخص بەڵام کە مەبەستم ڕەزامەندی خوا بۆ یەکەم مەبەست بۆ کۆمەلگا چاکەم کەواتە ئەبێ ئەمان ڕۆڵ بجێڕن یەکەم لەوەی لە یەکتر تێ بگەن یەکتر بخوێنەوە بە شێوەیەکی بە چاوێکی برایانە یەکتر بخوێنەوە نەک بە چاوێکی دوژمنکارانە يعني ڕێز لە ئاڕایی بەرامبەر یەکتر بگرن وەکو چۆن لە عەسری پێغەمبەری عەلەیهی السڵاة وەسەلام ئەسحاب اختلاف بۆ لە بینیانە هەمویان کۆک نەبوون و ئەگەر اختلافیش نەبووایە ئەو هەموو تەفسیرە بۆ قورئان نائنووسرا ئەو هەموو کتوبی فقهیە نائنووسرا ئەو هەموو شروحی حەدیثە نائنووسرا ئەو هەموو ئاڕاء جیاجیایە نائنووسرا لە عەسر و سەردەمەکانی قەدیمەوە لەم کاتەشە بەڵێ مامۆستا باسی ئێستا بە شێوەیەکی گشتی موسڵمانان لەوە چێ نازانین هۆکارەکەی چییە زۆر پەرتەوازە و ناکۆکن هۆکاری ئەمە چییە لەم سەردەمە بوونی دەوڵەتێک کە بە پێگوترێت دەوڵەتی ئیسلامی تا چەند هۆکارە بۆ دروستکردنی تەباوی یەکڕێزی و لە نەبوونی دەوڵەتێکا کە پێی دەوترێت دەوڵەتی ئیسلامی ئایا ئەبێ موسڵمانان هەمیشە پەرتەوازە و ناکۆک و پچڕ بن وەکو مەسلەی دەوڵەت مەرجینە دەوڵەتەکە ناوی دەوڵەتێکی ئیسلامی بێت ئێمە دەوڵەتی ئیسلامی بە شیعار نییە خۆ زۆر دەوڵەتتر هەیە ناوی ئیسلامیە بە شیعار نابێ دەوڵەتێک کە ئەخلاقیاتی ئیسلامی تێدا جێبەجێ بکرێ مەبادی ئیسلامی تێدا بهێنرێتە جێ خەڵکی لەسەر پەروەردە بکرێ ئەو کات ئەو دەوڵەتە با ناویژی ئیسلامی نەبێ با ناویژی قورئانی نەبێ خۆ خەڵکەکە ئێستا بەسەن سەیری مالیزیا بکە سەیری ئەندۆنیسیا بکە ئەمانە خەڵکەکان کە ئەیانبینی دڵت پێیان نەکرێتەوە لەبەر ئەخلاقیاتی بەرزیان هۆکاری یەکنەبوونمان ئەوەی کە موسڵمانان یەکنین دیسانەوە تێنەگەشتنە لە خودی ئاین ئەم کەسە کە ئێستا زۆر جا هەیە ئیدعای ئەوە کە با ئێمە یەک بین یەکدەست بین برابین بەڵام مامۆستا هەمیشە پێویستە بەڵێ گروپ و مەزهەب و حیزب و ڕێکخراوەکان کەسانێک ئەیبەن بەڕێوە کەسانێک سەرکردایەتیەکەن یا مفەسیری قورئانن یان بۆ نمونە تێگەیشتێکی قوڵیانەیە حتا لە بۆ نمونە لە وڵاتانی ئیسلامیە چەندین گروپ و مەزهەبمان هەیە چەندین حیزبمان هەیە بیریاری گەورەکە ئێستا ئێمە کتێبەکانیان نەخوێنەوە ئەیبەن بەڕێوە ئایا مەژەر تێنەگەشتنە لە دین کاک ڕێز تێنەگەشتنە بەڵە تێگەر نەگەشتە لە دین تێنەگەشتن بم معنایانە هیچ نازانێ بەڵێ منیش بەسمەوەی ئەوە نییە کە هیچ نازانێ کاتێک کەسێک ئامادە نییە یعنی خۆی لێ بووەتە بتێک تەوافی خۆی ئەکا ئەڵێ هەر من ئەمە هەنی تۆ هیچت لەگەڵی بۆ ناوترێ بۆیە یەکێک لەو کارەساتانەی کە هەیە کارەساتی مەسەن خۆ بە گەورەزانینە یعنی ئەو پێی وایە ئەبێ هەر خۆی ڕقم یەک بێ خەڵک لە ژێر ئاڕایی ئەوە بێ ئەمە کابرای بیرمەندی ئیسلامی هەر کەسێکە وەک چۆن شافعی ڕەحمەتی خۆی لێبێ ئەفەرمێ ڕاکەی خۆم پێ دروستە بەس ئەگونجێ هەڵە بێ ڕاکەی مقابلم پێ هەڵەیە ئەگونجێ ڕاست بێ یعنی ئەگەر خەڵک بتوانێت یەکتر بخوێنێتەوە ئێمە یەک شعارمان هەیە شعارەکەمان تەوحید و یەکتاپەرستی خوا ناسی لا إله إلا الله هۆکاری ئەم پەرتەوازەی و ناکۆکیە وەکوڵێ دانەنانی شتێکی شیاوە لە شوێنی شار بۆن ئەم مۆزوع زۆر ئەوەندە سادە و ئاسان نییە مەسەلەی تەبایی مسلمانان بەو سەرپێیە باسکردنی ئاسان نییە فعلا دانەنانی پیاوی شیاو لە شوێنی شیاو دەوری زۆر زۆرە مەسەڵەن لە ڕیزبەندی ئاسەیە کە ئێمە کە پێغەمبەری خوا ساسەم ئەگاتە شاری مەدینە پێشەوەی بۆ منە سوپا تەشکیلکە پێشەوەی بۆ منە شمشێر دروستکە پێشەوەی کۆمەڵێشت یەکێک لە کارە جوانەکانی دروستکردنی پەیوەندیەکی برایەتە یەکەم جار لە نێوان ئەنسار و مهاجیرە دوایی دێ ئاشتەوای لە نێوان ئەوس و خەزرەجاکە
ینی کەواتە ئێمە بۆ نمونە مسلمانان پێ وانە ئەڵێ جارێک ئیمام حەسەن بەنا بە ڕەحمەت بێچێتە مزگەوتێک وەسەیەکە دوو گەنج خەریکی مناقەشە و خۆسوورکردنەوەن لە یەکتر ئەڵێ بە یەکیان چی ئەڵێم من و ئەڵێم نوێژی تەحیەت المەسجد سنەتێکی مؤکدەیە ئەمەڵێ نە هەر سنەتێکی ئاساییە ئەڵێ باشە برایەتی دینی چییە؟ ئەڵێ وەڵا ئەڵێم فەرزە و واجبە ئەم شتانە ئەڵێ باشە ئێوە فەرزێکی گەورەتان واز لێ هێناوە دەستبەرداری فەرزێک بوون بۆ سنەتێکە نازان ئایا مؤکدەیە یان نە پێت وانییە مسلمانان بەر لەوەی کە شتە گرنگەکان لە ژیانی خۆیان جێبەجێ بکەن چوون بۆ شتە لاوەکیەکان بۆ منە شتێک کە لە تەبایی و برایەتی و یەکریزی نێوانیان بچووکتر بێ کاک ڕێز فعلا ئەو شتە دەوری زۆرە بەس هەموو کاتێک وانە هەموو کاتێک بۆ شوێنە من ئەوەی کە بگەڕێمەوە سەر خاڵەکەی یەکەم کەوتم تێنەگەشتنی تەنها سەرکردەکان نییە یەکێک لەو مشکلانەی کە هەیە ئێستا هەر سەرکردەیە کۆمەڵە حەواشی بەدەورێ کۆمەڵە خەڵکی بەدەورەوە جاری وایە کۆمەڵە ئەو خەڵکی بەدەورێتی لە پێناو بردنە پێشەوەی خۆ لە قەدیمی ژاشتی وا هەبووە ناهێڵە ئەم دەنگی خەڵچێک پێی بگات نایڵە ئەو بگاتە خەڵکی تر یان قسەکان قسەی خراپ ئەهێنرێ لە بیناو قسەی خراپ هاتو چۆ پێکرێ وای لێ ئەکرێکە ناهێڵن مسلمانان یەک بن ئەوە کۆمەلگا یەک بێ بۆ لەبەر مەسلحەتی خۆیان زۆر کەسی ئێستا مەسەن بۆ نمونە ئێستا ئەگەر جیهاتی ئیسلامی لە کوردستانێمە یەک بێ ممکنە هەندێک کەس نانی بکوێتە خەتەرەوە لەوانەیە خەڵچێک لێی لەم قسەی بکە بۆیە خەڵچێک هەیە پێی خۆش نییە مەسەلەن ممکنە خەڵچێک هەبێ مەسلحەتی نەمێنێ بۆیە ئەوێ هەرچی چۆنێک بێن نەهێڵە نەکە لای ئێمە لە شوێنانی کەش وایە یعنی ئەگەر ئێمە شتەکە تایبەت بکەین بە شێوەیەکی عام بە شێوەیەکی گشتی تەماشا بکە سەرۆکی هیچ وڵاتێک حەزی بەوە نیە وڵاتەکەی لە فەسادا بژی حەز ناکە وڵاتەکەی خەڵکەی هەژار بێ بەس خەڵکێکی تر کە لە وەسەتایە بۆ مانەوەی پایی خۆی بۆ دەستکەوتنی خۆی بۆ مەسلحەتی خۆی ئەو بار و زروفە هەڵە بژێرێکەوە لە قەدیمەوەتراوە ڕاوچی خراپ لە ئاوی لێڵا ڕاوەکات بۆی لەو کاتەیە ڕاوی خۆی بکە کەوا بوو ئێمە تێنەگەشتن لەوەی کە کامە ئەفضەلیەت ئەو لەوێت بە کامە وەک جەنابەت باست کرد پێغەمبەر عەلەیهی السڵاتو وەسسەلام 13 ساڵ لە مەدینەیە پیاوی پێگەیان کۆمەڵە پیاوێک کە ڕایە و ئاڵای ئیسلامەتی بداتە دەستیان بەڵام دوایی ئەگەر تەماشاکەی مەسەلەن جەنگێکی وەکو سەفین و جەمەل و ئەوانەش دێتە پێشەوە کە ئەویش کارەساتی تری گەورەیە کە چی وای کرد کە دەستی دەرەچی ئەگەر تعبیرەکە ڕاز بێت دەستی دەرەچی و وڵاتانی ئەم لاولا و ناحاڵی بوونی هەندێک لەو مسلمانانی کە تازە مسلمان بوون ئەوەش کارەساتە خۆی بۆ خۆی ئێستا یەکێک لە مشکلانەی کە ئێمە هەیە ئێستا حاڵی حاضر لە وڵاتی ئێمە گەنجێک تازە پێئەگا نامیلکێکی بخوێندێتەوە لە بەردەستی مامۆستایەکان نەبووە شتێکی بۆ یەکسەر دەبێتە مفتی باوەڕکە 15 ڕۆژ هاتچۆی مزگەوتەکان ساڵێک هاتچۆی مزگەوتەکە عالەمی پێ کافرە عالەمی پێ مبتەدی عالەمی پێ فاسخە کە نوێژی لە دوای کەسەوە پێ دروست نییە ئەمە واکە ئەگەر سبینێ خوا نەخواست یعنی حتا تەماشا کە ئێستا کەواتە دینداری توندڕەوانەش ینی تون دینگرتن زۆر خۆ هیلاکردن ئەمەش دیسان ئەوش هەر ئەگەڕێتەوە بۆ ناحاڵەتیە بەڵێ ناتەبایی زۆر خراپ دروستەکە یعنی ئەگەر تەماشا ئەم گەنجە حەدیثی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی السڵاتو وەسسەلام مەسەلەن ئەو کەسێک کە دێ بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی السڵام ئافرەتێک دێ بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی السڵام ئافرەتەکە شکایەت لە پیاوەکەی خۆیەکە کە ئەم پیاوە شەو تا بەیانی خەریکی شەونێژە بە ڕۆژ ئیشەکە بە ڕۆژووە بە ڕۆژوە بە شەوی شەونێژەکە پێغەمبەر عەلەیهی السڵام پێی فەرموو لەشت حەقی لەسەرت هەیە ماڵ و مناڵت حەقی لەسەرت هەیە باشە خێزانەکەت حەقی لەسەرت هەیە کەواتە خێزانەکەت ڕاستەکە تۆ ڕۆژێک بە ڕۆژوو بە هەموو شەوێک شەونێژ مەکە یا ئەگەر شەونێژەکەی مدەتێک دابنە کە بش خەویت کەواتە توندی هەموو کاتێک توندی یا تندڕەوی آخر تندڕەوی بە تعبیر ئیسلامیەکە پڕگیری خراپە کارێکی ئیفرات و تەفریط یعنی ئینسانی مسلمان بێت لێ باگا بێ چه ئیفرات وەکو زیادەڕەوی چ تەفریط وەکو تەقسیر کارێکی خراپ مامۆستا قەیرانێکی سەختی ئابووری و دارایی و سیاسی بەرۆکی کۆمەڵگەی کوردی گرتووە بۆ نمونە هیچ لایەنێکی سیاسی ئامادە نییە بە بێ مەرجیان بە بێ ئەوەی کە سنگ دەرپەڕێنێ بڕات دەست بخاتە نێو دەستی لایەنەکەی تر بۆ ئەوەی هیچ نەبێ دەروێکی خێر لەو خەڵکە بکرێتەوە قوتی خەڵک بدرێتەوە بە خەڵک خۆی هۆکاری ئەمە چییە؟ ئەم سیاسیەکان بۆ نمونە لە نێوان خۆیانە ئەبەو شێوەیە ناکۆک و ناتەبان کەس قسەی کەس ناخوێنێتەوە کەس حساب بۆ ئەوی تر ناکە و چۆن بتوانرێ
ڕۆڵی کێیە کە نێوان سیاسیەکان لە یەک نزیک بکاتەوە و هیچ نەبێ هەنگاوێ بەرەو یەکتر بڕۆن و ناکۆکیەکانی نێوانیان کەمتر ببنەوە و خاڵی هاوبەش بدۆزنەوە. من لێرە ئەواڵم ئەو سیاسی هەر کەسێکە هەر ناوێکی هەیە کاتێک کە نایەوێ دەستی برایەتی تەبایی یا تەنەزولیش نییە بەڕاستیەوە تەرفیعە درێژ بکە بۆ براکەی بۆ ئەوی کەوا بەیەکەوە بن بۆ ئەوی وڵات لەم قەیرانە ڕزگاری بێ هەر کەسێکە لە ژێر هەر ناوێکا هەیە لە هەر لایەنێکە لە هەر منتیقەیەکە لە هەر زمانێکە بەڕاستی کەسێکە خیانەت لە خۆیەکە خیانەت لە میلەتی خۆیەکە خیانەت لە تاریخ خۆیەکە ئەگەر من خۆشم بم هەر کەسێکە بەبێ دیاریکردن ئەوەی کە ئەوە ڕۆڵ ئەجێڕێ لە چاکردنە طبعاً خەڵک زۆر ڕۆڵ جێراوە لەوە چی ئەمان جویان لێ نەبێت طبعاً ئەوە جۆرێکە لە بتپەرستی چکە خۆپەرستی خۆپەسەندی لە خۆ ڕازی بوون ئێستا ڕۆڵی خەڵکە نەک بێتە سەرجادە بۆ ئەوەی کە ئاژاوە دروست بکە بێتە سەرجادە ئێستا بۆ ئیسلاح چونکە هەتا ئیسلاح لە وڵاتیانە بێ ئێمە ئێستا ئیفسادمان هەیە ئیفسادی ئیداری ئیفسادی سیاسی ئیفسادی فکری خەڵک پێویستە بە شێوەیەکی عام ئەو دوو ڕۆڵە بجێڕێ و بەڕاستی مامۆستایانی ئاینی ئێستا من لێرەوە بە هەموو مامۆستایکی ئاینی ئەڵم بە تایبەت ئەوانەی کە ڕۆڵی باش ئەگەڕن و خەڵک ئەیان ناسێ و ڕیشسپی و گەورەی ئێمن بێنە پێشەوە بەبێ شەرمکردن بەبێ لەوە یعنی بەدەر لەوەی کە بڵێن ئێمە مۆزەفی حکومەتین بێنە پێشەوە یعنی ئیعازێک بدەن بە حکومەت باشە کە هەڵوێستی وەرئەگرین هەڵوێست وەرئەگرین لەوەی کە خەڵک یعنی جۆرێک مەسەن من وەیەک بڵم لە ساڵانی زووە لە قەدیمە لە سەدەی پێشوە ئەڵەن جارێک لە میسر گۆشت زۆر گران بووە کە گۆشت گران بووە خەڵک هاوارێن لێ ئێستاوە گۆشت گرانە و ناکڕێت زانکانی میسر فتویان داوە کەس گۆشت ناکڕێت خەڵکەکەش بەگویان کردن لە تاو قەسابەکان هاوارێن لە ساوتیان با بیکەن بە خاتری خۆ ئێمە کردمان ئێوەمەیتن بۆ چکە گۆشتەکە بۆ گەنەکە خەڵک ئێستا ئەگەر مامۆستایانی ئاینی بەم تەعبیرە بێن هەڵوێست وەربگرن هەڵوێستێکی مەردانە وەربگرن ئەو کات خەڵکیش بە گویان بکات ئەتوان گۆڕانکاری بێ کاکە ئاخر خۆ حیزب و جەماوەر حیزب بەبێ جەماوەر چییە؟ هیچ مامۆستایان کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێ کۆتا پەیامتان کۆتا قسەتان کە ئێمە لەم گفتوگۆیە لەم دیدارە لەم تەوەران نەمان پرسی بێت و پێویستی بە وتن هەبێ جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن مەسئلەی تەبایی من ئەمەوە بڵم مەسئلەی تەبایی بە بەرنامەیەک نەتەواو نابێ و ئیشی زۆری ئەوێ و هەمومان پێویستە تەبا و برای یەک بین وەکو پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمووی کونوا عیباد الله ئیخوانە هەمومان پێویستە برا و تەبابین بەیەکەوە ئەگەر تەبا نەبین وەکو دابڕانمان لێ وەکو ئەو مەڕەمان لەیە کە لە ڕانەکەی دابڕە گورگی خوارد ئەگەر تەبا نەبین یەک دەست نەبین هەڵوێست نەبین جارێ وەکو موسڵمان و ئەهلی قیبلە خەڵکی تر پیرۆزیەکانمان ناهێڵێ وەکو میلەتی کوردیش بە شێوەیەکی عام ئەگەر تەبا نەبین یەک ڕیز و یەک دەست نەبین ئەو تاریخە ڕەشە ئەو تاریخە ئەو ڕابردووە ڕەشەی کە هەمومان لێ ئەترسین و هەمومان ئاواتە خوازین جارێکتر نەگەڕێتەوە ئەگەر تەبا نەبین ئەگەڕێتەوە ومێدەکەین ئینشاڵڵا هەمومان تەبابین و هەمومان یەک دەست و یەک هەڵوێست بووین بۆ بەرامبوونەوەی هەموو هەر دوژمنێک چ دژمنی دین بێ چ دژمنی خاک و ئاو وڵاتمان بێ بتوانین بەرەنگاری بینەوە. مامۆستایان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خوازدا. زۆر سپاس بۆ ئێوەش موفەق و سەرکەوتن خوا سەلامەتتان کە. بینەرانی بەڕێز لەگەڵ میوانەکەم مامۆستا عوسمان محەممەد شێرەیی تاوتوێی تەوەری ئەمڕۆمان کرد تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.